موظف لەبەر موچە داوامەکات ئەگەر موچە نەبێ مۆزەفیش مەجبورە بێ بایکۆت بکات. بەهۆی وەرنەگرتنی موچەوە کارمەندانی نەخۆشخانەی گشتی هەڵەبجە بایکۆتیان کردووە. من وردەکاری زیاتر و زانیاری زیاتر لە یەکێک لە کارمەندانی نەخۆشخانەکە وەرەگرم. کاک بەهجەت سڵاوت لێ بێگە بفەرموویتە ئێرەوە پێمان بڵێ چەندێکە بایکۆتان کردووە هۆکارەکەی چی؟ بۆ ماوەی 3 ڕۆژە بایکۆت کراوە لەبەر بێ موچەی. تەواوی کارمەندەکان ڕۆشتونەتەوە هیچ کەسێکی؟ وەڵی کارمەند هەڵبژاردەی بۆ کراوەی ترەوانی دکتۆرەکان نیان بەڵام کارمەندەکان بەخواسی خۆیانە هەرکەوەی ئەوەی داوام بکە داوامەکەوەی داوامیش ناکە ڕێ لێ ناگیرێت. باشە بەس داواکاریەوە موچەیەوە نیە؟ وەڵی تەنها موچەیە مۆزەف لەبەر موچە داوامەکات ئەگەر موچە نەبێ مۆزەفیش مەجبورە بێ بایکۆت بکات. لێدانی موچە چەند تا چەند کاریگەری لەسەر ژیان؟ کاریگەری زۆری بە تایبەت لە بازاڕ هەموو سێکتەرەکان کاریگەری هەیە. ئەگەر حکوومەتی هەرێم خۆی موچەدا بەشکا دەنگۆیەکی لەو شێوازە هەیە هەڵوێستی ئێوە چیە بێت؟ شتێکی باشە ئەگەر خۆی بێ بەڵام بڕام نییە. ئێوە هەڵوێستان چیە بێت لەو حاڵەتە ئەگەڕێنەوە سەردەوام؟ بەدڵنیایەوە کارمەند دەگەڕێتەوە سەردەوام. کارمەند لەبەر موچە داوامەکات ئەگەر موچە نەبێت کارمەندیش داوام ناکات. ئەگەر موچەش بدرێن کارمەند داوامەکە بەدڵنیایەوە.